هەندێک مولحید ئەگە دوێنێ پێتۆزێ ئەدەبیان هەبوو بێت یا ئەوەتە لە ترسا یا ئەوەتە لە کۆمەڵگایەکی کوردەواری هاتووە حیسابی برادرایەتی و هاوڕێەتی و خزم و کەس و دەور و بەری کردبێت دەبینێ ئەگەر باسی خوا و پێغەمبەریش بکە تۆزە ئەدەبێکی تێدا دەمینێت. بەڵام ئێستا مولحیدی تر پێیا بووە هەمان ئەو گومانەیە کە 25 ساڵ و 30 ساڵ پێش ئێستا وتراونەتەوە لە پاڵتۆکە یا لە تیکتۆکە یا لە شوێنێکی ترە پێش لە کۆنا گوتراونەتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی کۆنە یاخود لە پێچەکانە هەمانە و شوبەن. بەڵام ئێستا وەکو دیاردەیەک نوێ دەرکەوتونەتەوە، وەکو دیاردەی نوێ چۆن دەرکەوتونەتەوە ئەو جۆرە گومانانە سبغە کراون بۆ یەک کراون بەچێ بە جورئەت بە حیسابی خۆمە تەنویریەتە. ئەمە خواناسینە و لێکۆڵینەوەیە. تەنویرێت مەبەستیان لە چییە؟ لەوەیە کە من کەسێکی ڕۆشەم بیرم من ئەتوام لە هەموو وارە قسەکەم لە خوا، لە پێغەمبەر، لە حیجاب، لە ئەوروپا بەخۆ کوردستان نییە. دامان ناکاکە لە کوردستان ڕێیان پێداوی تۆ باسی خوا کە باسی پێغەمبەر کە باسی ئیسلام کە چۆن هجوومەکە هجووم کە بە ناوی ئازادی. بام ڕێت پێ نادەم باشی سەرۆک و سەرکردە بکەی. ئەمانە هێڵی سوورن، خوا هێڵی سوور نییە. ئەو سەرۆک و سەرکردانە کراون بە تۆ بە هێڵی سوور. ئەی لە ئەوروپا ئەگەر ڕاستەکەی بڕۆ باسی هۆڵۆکۆست کە بڵێ تەنها مێژووە کە سەرکەوتو نووسیوەتی، جوون نووسیوەتی، ئەمریکا نووسیوەتی، ئەوروپا نووسیوەتی، چێ ئەڵێ خۆ هیتلەر و جەماعەتەکەی نەماوە بڵێن ئەوە ڕاستە یاخودنا. بڕۆ باسی ئەوە بکە بزانە زمانت لە قوڕاگە دێنە دەرێ، باسی ئەمە ناکات. بەڵام من بە چای خۆمە بینم غەزە هەتا ئێستا زیاتر لە 15 16 17 هەزار منداڵ کوژراوە. 17 هەزار منداڵ تیرۆریستە، زیاتر لە 20 هەزار ئافرەت کوژراوە، 100 تا 70 ژن و منداڵە کوژراوە. باش بینم بە چاوی خۆمە UN ئەڵێ ئیبادەیە جینۆسایدە، دنیا هەمێڵی جۆ جینۆسایدە. کەس نەبایە و نەباران، نەبایە و نەباران. گوێت لێ برا جا حتا لە ئەوروپاش بێت ڕێگە دراوە هەندێک خاڵ بڕۆ باسی خواکەی پێغەمبەرەکەی تۆ بە ناوی ئازادی باسکە بڕۆ باسکە. بەنام ئەو جۆرە نامەردانە هەندێک مەسائل هەیە ناوێنم باسی لێکەن. ناوەڵێ باسی سایکۆ لەگەڵ سایکس لەگەڵ بیکۆ بکە کە کوردستانیان لێکردی بە 4 پارچەکردان بە 5 چواریش نا. کوا کوردستانی یێریڤان، کوا و کوردانەی لە ئەرمینیا بوون، ئەرمینیا هەمووی کوردستان بوو، یەک کوردیتیان نەماوە. ئەوەی کوژراوی کرا بە زۆری کرا بە ئەرمەن و کرا بە مەسیحی کرا بە مەسیحی. کەس باس ناکە بەس چونکە کراوە بە کافر سەری بڕاوە بۆ مەسیحیەت زۆر ئارامە دنیا. بەڵام هەرێک 4 پارچەی کوردستان ئەدی کوا کوردەکانی یێریڤان هەر لەوانێ هەتاو کەچی ئەرمینیا حدودی ڕووسیا ئەوە هەمووی کورد بوو، کوارن ئەمانە هەمووی سوننە بوو، هەمووی مسلمان بوو. باس ناکرێ دەبڕۆ باسی ئەوانم کە بڵێ چییە کوردستانی نیوالێ کرد باسی ئەومە ناکەرە لێ ئیسلام عەرەب تورک بە ناوی دین منیان کوشتووە، بە ناوی دین منیان کوشتووە. گوێت لێ برا